با پاڵپشتی دەستگای میدیای کورتسات یەکەمین کۆنسێرتی گروپی کیژانی کوردستان بێ بەرامبەر بەڕێوە دەچێت. کۆنسێرتەکە بە بەشداری کچانی هەر چوار پارچەی کوردستانە و ئەمڕۆ لە تەلاری هونەری شاری سلێمانی کۆنسێرتەکە ساز دەکرێت. سەبارەت بە یەکەمین کۆنسێرتی گروپی کیژانی کوردستان زانیاری زیاتر لە هاوکارمان ڕێژنە ڕزگار وەردەگرین. ڕێژنە سڵاو لێبێ. تۆ ئاماژە پێکرد بە پاڵپشتی دەستگای میدیای کورتسات ئەمڕۆ گروپی کیژانی کوردستان یەکەمین کۆنسێرتی خۆیان لە هۆڵی تەلاری هونەر ساز دەکەن. ئەوەی کە جێگەی خۆشحاڵیە سەوسەن هەفتە کچ لە هەر چوار پارچەی کوردستانەوە لەم کۆنسێرتە گەورە ناوازەیەدا بەشدار دەبن. دیارە بەڕێز مامۆستا هۆگر محەممەد لێرە ڕابەرایەتی ئەم کۆنسێرتە دەکا و بەسەرپەرشتی بەڕێزیانە منیش بەڕێزیان وەردەگرم و هەندێک زانیاری دەربارەی کۆنسێرتەکەی ئەمڕۆ وەردەگرین. مامۆستا سلااوت لێبێ بارک نەبێ بفەرموویتێرە گروتینی ئەنجامانی گروپەکەتان لە چه ئاستێکدایە کە ئێستا کەمتر لە 2 ساعتان ماوە بۆ پێشکەشکردنی کۆنسێرتەکە. سەرەتا بەخێر بێن دیارە لە ئامادەکاریەک وەکو پێشتریش ئاماژەم پێیا بوو لەم دەستگایی جەنابتانەوە 2 ڕۆژ پێشەوە ئامادەکاری تەواومان کردو. دیارە ئەمڕۆژ کەمتر لە 2 کات ژمێرمان ماوە. ژەنیارەکان بۆ پەڕی دڵخۆشیەوە ئامادەگارێکی تاو کراوە لە ڕووی دەنگەوە لە ڕووی هەموو شتێکەوە زۆر ئامادەن بەخێرهاتنی و میوانانە ئاکەن. هیوادارم قەعەکەمان بۆ پڕکەن چونکە شایانی ئەوەیە کە پشگیری و خانمانە بکەن. مامۆستا هەستی بەڕێستان چۆنە کە ڕابەرایەتی هەفتە کچ دەکەن لە هەر چوار پارچەی کوردستانەوە کاتێککە ئەمڕۆ یەکەمین کۆنسێرتی خۆتان لێرە ساز دەکەن. ڕۆڵی کچان و ژنان لە بواری هونەردا لە بەرەو پێشچووندایە بە تایبەت لە بواری هونەری میوزیک و گۆرانیدا. بەڵێ پرسیارێکی زۆر جوان لە سەرەتایەکە ئەمە بیرۆکە و ئایدیای چەنەها 2-3 ساڵەمەوە پێشمە بەڕاستی کە خەونمەوە بووە کە گروپێکی جوانی خانمان دروستکەم. بەڵام زۆر سپاسی دکتۆر تەها ڕەسوڵەکەم بە پاڵپشتی دارایی بەڕێزیان ئەم پێشنیاری منی قوبڵ کردووە توانیم دروستیکەم. بەڕاستی نمونەیان زۆر بێ. دیارە سەرەتاوە مەزانی توانای خانمان ئەوەی کە لە ئایدیای من بوو مەزانی کەمترە لەوەی کە من بیرم لێ کردەوە. بەڕاست بەڕاستی بە 3-4 قۆناغ تێپەڕی. قۆناغ یەکەم زۆر شتەکانم بە ئاسانتر بۆ نووسینەوە، شتەکانی کە بە ئەمیز بە ئاسانتر. بەڵام سێرمە کرد شایانی زۆر لەوە زیاترم، زۆر لەوە کوالیتر ئەژەنن، زۆر لەوە کوالیتر ئەتوانن قورستر بژەن. ئەوە جێگەی دڵخۆشیە بەڕاستی. بەڕێزیشتان هەوڵێکی زۆرتانیاوە لەگەڵ گروپەکە و سەرجەم ئەو کچانیان هیوای سەرکەوتنتان بۆ خوازین. مامۆستا هۆگر با باس لە گۆرانیەکانی ئەمڕۆ بکەین کە پێشکەش بە ئامادەبووان نەکرێ. ئەو گۆرانیانە خۆتان بەخواستی خۆتان هەڵتان بژاردووە یاخود ویستیتانە لەگەڵ حەزی ئەو ئامادەبووانەشا بگونجە کە ئەمڕۆ لە کۆنسێرتەکە بن و ئامادە بن؟ بەڵێ هەوڵم ماوە من چونکە گروپەکە مەناوی گروپی کیژانی کوردستانە ئەبێ ئەو واتایە هەڵبگرین. بەڕاستی هەوڵم ماوە هەرچی زاراوەکان کۆی بکەینەوە لە کوردستانە، هەم کرمانجی هەم سۆرانی هەم لە ڕووی ئەگەر زاراوایشی تیانە بێت باسی ناوچەکە بکات. بەڕاستی ئەمە جێگەی دڵخۆشەکە توانیمانە بە شەو نخونی کراوە. بەڕاستی بە هیلاکەت کراوە توانیمانە ئەم هەموو زاراوای جێگە بکەینەوە لە دەرەوەی سنووری سلێمانی زاراوەکانی خانەقین، دوایەوە کرمانجی سۆرانی ناوچەکان هەڵبژێرین تیانین باسی ناوچەکە بکەین. ئەمە ئاوا ئیشتیاکراوە لەگەڵ ئەوەشە لەگەڵ دەنگبێژەکانیشە کە کۆبووینەتەوە ئایا تۆ حەزت لە چییە لەگەڵ ژەنیارەکانە، ئایا تۆ چ مادەیەکت پێ جوانە، چی کارێکت پێ جوانە بۆ ئێمە لەگەڵ گروپی کیژانی کوردستانە بکونجێ. هیواین کە ئەمڕۆ جوانترین کۆنسێرت پێشکەش بە ئامادەبووانکەن. مامۆستا هۆگر پاڵپشتی دەستگای میدیایی کورتسات لە پشگیریکردنی هونەرمەندان و کارە هونەریەکان بە تایبەت پاڵپشتیکردنی بۆ ئەم کۆنسێرتە چۆن هەڵەسەنگێنی؟ دایم وتومە کورسات ماڵێکی گەورەیە بۆ هونەرمەندان. بەڕاستی ئمە کاڵین دەستگای میدیای کورسات بە پاڵپشتی دەستگای میدیای کورسات کراوە. ئێمە هەر پرۆژێکی هونەری یەکسەر هاان بۆ دەستگای میدیای کورسات دەبێ. ئمە ماڵی خۆمان ێزانین بەڕاستی بە ماڵی هونەرمەندانە، یعنی جێگەی دڵخۆشی و دەستخۆشیتان لێکەم. زۆر سپاس بۆ بەڕێستان، دەستان خۆش پێ و ماندوو نەبن. سەوسان یەکێک لەو گۆرانی بێژە دەنگ خۆشانی کە ئەمڕۆ لە نێو کۆنسێرتەکەدا گۆرانی پێشکەش بە ئامادەبووانەکە لەگەڵ مندایە. پێم خۆشە بزانین ئەمڕۆ چ جۆرە گۆرانیەک پێشکەشی بە ئامادەبووانەکە. بەڕێز هونەرمەند زێنوی ڕاوی زێنوێنگیان سڵاوت لێبێ. زۆر سپاس وەک بەشدار بوویەک لە نێو ئەم گروپە جوانەتە هەستە چۆنە کە ئەمڕۆ یەکەم کۆنسێرتی خۆتان پێشکەش بە ئامادەبووانەکەن؟
من فرە دەستخۆشی لە کەناڵە جوانەکەداگەم کورسات ماڵ گشتمانە هەروە جدی و درێخینە کردی و فرە گرنگی داسە هەر چوار پارچەی کوردستان بێ جیاوازی لە گشتین و توێژەکان خزمەت خۆی کردیە و وەجی دەستیشی هەمیشە دیارە من کۆنسرت فرە ئەنجام دامە بەس ئەی کۆنسرتە ئەرا من فرە جیاواز بووی چووکە تقریبا لەنەو هەفتە ژن و دوێتەی لە جوان هەر چوار پارچەی کوردستان یەکە و گردیمنە و دەست و پەنجە ڕەنگینەکان و دەنگە زوڵاڵەکانیان کە کۆنسرتێکی جوان و تەواوەتی ئەنجام بدەن و هیوادار من لە ئاست ئەو چاوەڕوانیە بووین کە ئەمڕۆ مەردمەیلبان ئەی هۆڵە ئەرەمان پڕ بکەن و گوش و ئاواز و کولتور و فەرهەنگ کوردستان بدەن بزان من ئیمەش چه هاوە دەستمانەوە دەستخۆش بەو زاراوە جوانە هەم گفتوگەکەت لەگەڵ منا جوانتر کرد و دڵنیام ئەو گۆرانیانەشی کە پێشکەش یەکەیت جێ ڕەزامەندی ئەو بینەرانەیە کە ئەمڕۆ لێرە ئامادا بن ئەو گۆرانیانی کە تۆ هەڵبژاردون بە تەنها زاراوەی خانەقینە یاخود سۆرانی و زاراوەکانی دیکەشی لەگەڵدا بەهۆی ئەوەی کە من لە خانەقینەوە هاتووم بەشداریم کردووە زۆر سپاس قوربانتان من پێم باش بوو ئاواز و کولتوری شارەکەی خۆم پیشان بدەم و زیاتر بیخەمە بەر گوێگر بۆ ئەوەی زیاتر ئاشنامن کە ئێمەش خاوەنی کولتور و فەرهەنگی جوانین بێ جیاوازی کە ئێمە هەمیشە کوردپەروەریشین بۆیە زمانمان هیچ جیاوازی نییە لەوانی تر زمانی دایکمان سۆرانیە زاراوەکەشمان کەلهوڕیە و گرنگی بە هەردووکی ئەدەین بێ جیاوازی ئەو گۆرانیانەی کە من هەڵم بژاردووە هەم کەلهوڕیە هەم لوڕیە ینی بێ جیاوازی دڵی کەسیانم نەشکاندووە هیوادارم بە دڵتان بێن و خۆتانی تر گوێبیستی ئەبن گۆرانەکانیش زۆر کۆنا ئەگاتەوە تقریبا ساڵەکانی 1910 بۆ 20 کە خۆم تۆزە دەستکاریم کردووە و ئەڕێنجمان کردوتەوە و هیوادارن شتێکی باش پێشکەشکەین کەواتە زەنوێ کاریگەری چه هونەرمەندێکی بەسەرەوەیە یاخۆت چ هونەرمەندێک کاری تێکردو ئەمڕۆ بتوانێت ئەو گۆرانیانە پێشکەش بە ئامادەبوان بکە بەڵێ من زیاتر هونەرمەندی ناوچەی خۆمان وەکو ئازاد خانەقینی خوا لە خۆش بوو حەسەن هەیاز و ئەوەی کە لە باشوورە مامۆستا عەدنان کەریمە مامۆستا یعنی زۆر مامۆسای تر هەن کە گوێبیستیان ئەبووم وەکو قوتابخانەیەک سەیرانەکەم بەڵام حەز ناکەم چۆن بڵێن هەندێک مافی گۆرانی هەیە پارێزراوە بە دەنگی پیا و زۆر خۆشترە من ئەتوانم بیڵێمەوە بۆکو حەزی خۆم بەڵام ناتوانم ئەترسم بیڵێمەوە حەقیقی تاوەتینەیەم بەڵام ئەو گۆرانەیە کە دەماوەدە وترانێتەوە فۆلکرۆنن ئەتوانم بیڵێمەوە ئەوە بۆ من شتێکی زۆر باشە و توانیمە شتێکی زیاتری لێ فێر بم زۆر سپاس بە هیواین ئەمڕۆ بتوانن کۆنسرتێکی ناوازە پێشکەش بکەن دەنگ خۆش سەرکەوتوبی سپاس دەکەم سەوسان من کەمێک پێش ئەوەی کە ئێوە بێنە لای من وەرگن لێرە لەم کۆنسرتەدا کاتی ڕاهێنانەکانیانم بینی بەڕاستی ئەوەنە گۆرانی جوان ئەوەنە میوزیکی جوانیان پێشکەش کرد کاتی ڕاهێنانی خۆیان بوو بۆیە پێشنیارەکەم هەم بۆ تۆ هەم بۆ ئەو بینەرانی کە ئێستا لە شاشەی کورسات نیوزەوە ئێمە ئەبینن ئەمڕۆ ساعت 6 لە تەلاری هونەر ئامادە بن و بێبەش نەبن لە بینینی ئەم جوانیانی گروپی کیژانی کوردستان و دەنگە خۆشەکەی ئەم هونەرمەندانەی هەر چوار پارچەی کوردستان ڕێژنا سپاس بۆ زانیاریەکە و بۆ پێشنیارەکەشە